پەرستن بە هەر سێ مانای بەندایەتی و گوێڕالیکردن و بە خودادانان. لاپەڕا 149 لە هەموو ئەو نمونانەی پێشەوە کە باسمان کرد تەواو ڕوون دەبێتەوە کە وشەی ئەلعیبادە لە قورئاندا لە هێندێ جێگادا بە هەردوو مانای بەندایەتی بۆ کردن و بەگوێگرتن دێت و لە هەندێک جێگەی تردا تەنها بە مانای بەگوێکردن دێت و لە هەندێک جێگای تردا تەنها بە مانای بە خودادانان دێت واتە ئەتەئەلوه. ئێستاش پێش ئەوەی ئەو نمونانە بهێنینەوە کە وشەی عیبادەت تیاندا بە هەر سێ مانا پێکەوە هاتووە، ئەوە دەبێ ئاگات لە هەندێشتی سەرەتایی هەبێت وەک ئەو نمونانەی کە لە پێشەوە هێنامانەوە کە هەمویان باسی پەرستنی غەیری خوددا دەکەن، بەڵام ئەو ئاەتانەی کە وشەی عیبادەت تیاندا بە هەردوو مانای بەندایەتی و گوێڕالیکردن هاتووە، ئەوە مەبەست لە زاراوەی پەرستراو تیاندا یا شەیطانە یا ئەو ئادەمیانن کە لە خوددا یاخیبوون و خۆیان کردووە بە تاغوت و خەڵکیان ناچار کردووە کە لە بابەتی بەندایەتی و پەرستن و گوێڕالیکردنی خودای گەورە بەندایەتیان بکەن و گوێڕالیان بکەن، یا مەبەست ئەو پێشەوا و سەرۆکانن کە خەڵکیان ژێربار هێناوە بۆ ئەو ڕێو شوێن و شێوازی ژیانە کە دایان هێناوە و کتێبی خوداشیان کارکەنار کردووە و ئیشی پێناکەن و پشتگوێیان خستووە. کەچی ئەو ئاەتانەی کە وشەی عیبادەتیاندا بەمانەی بە خودادانان و گەورەترکردن هاتووە، ئەوە مەبەست لە پەرسترا و مەعبود لەوێدا یا ئەو پێغەمبەر و پیاو چاک و دۆستانەی خودان کە خەڵکی بە خودای خۆیان دانابوون، هەرچەندە ڕێی ڕاستیشیان بە خەڵکی نیشاندا بوو، فێری خواناسی و چۆنیەتی پەرستنیان کردبوون، یا مەبەست ئەو فریشتە و جنۆکانن کە لەبەر ناحاڵی بوونی خەڵکەکە بە هاوڵی خودای گەوریان دانابوون و لە هەڵسوڕانی یاساکانی سروشدا بەشێک لە دەسەڵاتیان دابوونێ، یا ئەوەتە مەبەست وێنە و پەیکەری هێزا خەیاڵیەکان بوون کە ببوون بە پەرستگا و ڕووگەی نوێژ و پاڕانەوەیان کە شەیطان فریوی دابوون. قورئانی پیرۆز هەموو ئەو پەرستراوانە بە پڕ و پوچ و بێبایەخ لە قەڵەم دەدا و عیبادەتکردنیان بە هەڵەیەکی گەورە دادەنێ. جا ئەو عیبادەتە بەندایەتی کردن بوو بێت یا گوێڕالی کردن و بەگوێکردنیان بوو بێت یا خود بە خودادانانیان بوو بێت، جداوازی نییە. جا قورئان پێیان دەفەرمێت هەموو ئەوانەی دەیان پەرستن بەندەی خودان و شایانی پەرستن نین و لە پەرستنیاندا بێجگە لەسەر شۆڕی و ماپوچی چیترتان بۆ نامێنێتەوە و خاوەنی ڕاستەقینەی ئەوان و هەرچی لە ئاسمانەکان و زەویدایە تەنها خودای بەرز و باڵا دەستە و هەموو کار و بار و دەسەڵاتێک بەدەست ئەوە، کەواتە بێجگە لەو کەسی تر شایستە و شایانی پەرستن نیە و نابێ کەسی تر بپەرسترێ. پەروەردگار لە سوڕەی ئەلئەعراف ئایەتی 194 دەفەرمێت: إن الذين تدعون من دون الله عباد أمثالكم فادعوهم فليستجيبوا لكم إن كنتم صادقين. واتا ئەوانەی ئێوە لە باتی خوددا بانجیان دەکەن و داوای جێبەجێکردنی داخوازیەکانتانیان لێ دەکەن، هەر بەندەی وەکو ئێوەن، ئەگەر ڕاست دەکەن دەبانجیان بکەن و داوایان لێ بکەن و با ئەوانیش وەرامتان بدەنەوە و بزانن هیچتان بۆ دەکەن. پەروەردگار لە سوڕەی ئەلئەعراف ئایەتی 197 دەفەرمێت: والذين تدعون من دونه لا يستطيعون نصركم ولا أنفسهم ينصرون. واتا ئەوانەی ئێوە لە باتی خوددا بانجیان دەکەن نەدەتوانن ئێوە سەر بخەن و نەدەشتوانن خۆیان سەر بخەن. پەروەردگار لە سوڕەی ئەلئەنبیا ئایەتی 26 و 27 و 28 دەفەرمێت: وقالوا اتخذ الرحمن ولدا سبحانه بل عباد مكرمون لا يسبقونه بالقول وهم بأمره يعملون يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يشفعون إلا لمن ارتضى وهم من خشيته مشفقون. واتا هاوڵ پەیداکەران توێژەرەوانی قورئان دەڵێن ئەوانە کۆمەڵێک بوون لە تیرەی خوزاعە، گوتیان خوددا منداڵی هەیە، مەبەستیانەوە بوو کە فریشتە کچی خوددان. نەخێر، فریشتە بەندەی ڕێز لێ گیراوان و جێگای بەرزیان هەیە و قسە لە فەرمایشتی خوددادا ناکەن و بە پێی فەرمانی ئەو کار دەکەن.
خدای گەورە ئاشکرا و نهێنیان دەزانێ هەروەها داوای لێخۆشبوون بۆ کەسێ ناکەن تا خدای گەورە ڕازی نەبێ لێی چونکە لە خدای مەزن دەترسن پەروەردگار دەفەرمێ وجعلوا الملائكة الذين هم عباد الرحمن إناثا واتا فریشتە کە بەندەی پاچی خدای میهرەبانن کافرەکان بەمەینە و کچی خدایان دەناساندن پەروەردگار دەفەرمێ وجعلوا بينه وبين الجنة نسبا ولقد علمت الجنة إنهم لمحضرون واتا هاوڵ پەیداکەرەکان پەیوەندی باوکو ئەولادی و خزمەتیان لە نێوان خدای گەورە و جنۆکەدا دادەنا دەیانگوت خدای گەورە جنۆکەی کرد بە هاوسەری خۆی و فریشتیان لێ پەیدا بوو جنۆکەکان لە هاوڵ پەیداکەران باشتر دەزانن کە خدای گەورە ئەوانیش ئامادەی لێپرسینەوە دەکات پەروەردگار لە سوڕەی النیسا ئایەتی 172 دەفەرمێت لن يستنكف المسيح أن يكون عبدا لله ولا الملائكة المقربون ومن يستنكف عن عبادته ويستكبر فسيحشرهم إليه جميعا واتا هەرگیز مەسیح لوودبەرزی ناکا و بەلایەوە نێنجی نییە کە بەنداتی خدای گەورە بکە فریشتە نزیکەکانی خوداش فیز و دەمارگیری لەوەی کە بەنداتی خدا بکەن نانوێنن هەر کەسێ فیز و لوودبەرزی و خۆبەزل زانین لە بەنداتی کردنی خدادا بنوێنێ ئەوە ڕۆژی دوایی هەمان کۆ دەکاتەوە بۆ سزادان و لێپرسینەوە زیندویان دەکاتەوە پەروەردگار لە سوڕەی الرەحمان ئایەتی 5 و 6 دەفەرموێت الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان واتا مانگ و ڕۆژ بە یاسایەکی دیاریکرا و کاتێکی ڕێک و پێکدا دەڕۆن و دەسوڕێنەوە و ئەستێرە و درەختی ژێربار و جێبەجێکەری یاسای خدای گەورەن پەروەردگار لە سوڕەی الئیسراء ئایەتی 44 دەفەرموێت تسبح له السماوات السبع والأرض ومن فيهن وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم إنه كان حليما غفورا واتا زەوی و هەر حەوت ئاسمان و ئەوەی تیایاندا شادی بوونی خدا و پاچی لە هەموو ناتەواویەک و یەکتایی دەدەن و هەرچی شتێک لە بوونەوەردا هەبێ ئەم ذیکرە دەکات بەڵام ئێوە لە زمانی ئەو ذیکرە تێناگەن وله من في السماوات والأرض كل له قانتون واتا هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەمووی هی خدایە و هەمووشیان ملکەتی ئەون ما من دابة إلا هو آخذ بناصيتها وتجيان دارك نية بسر زويدا بروا إلا آراستي بدس خداي قوريا الأخذ بالناصية نمونيك بود صلاة زالبون خاون داريتي پروردگار لسورة مريم آياتي 93 تا 95 دفرميت إن كل من في السماوات والأرض إلا آتي الرحمن عبدا لقد أحصاهم وعدهم عدا وكلهم آتيه يوم القيامة فردا واتا هرچی لە ئاسمانەکان و زەویدان هەر هەمیان بە ملکەچێتی بەندانەوە دێنەوە حزوری خدای پەروەردگار خدای گەورە سەرژمێری کردوون و حاڵ و باریان ئاگادارە و ڕۆژی قیامەت هەمیان زیندوو دەکرێنەوە و هەر یەکەیان بەتەنها دێتەوە لای خدای پەروەردگار پەروەردگار لە سوڕەی ئالی عیمران ئایەتی 26 دەفەرمێت قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء بيدك الخير إنك على كل شيء قدير واتا بڵێ ئەی خودایە ئەی خاوەنی هەموو مڵکێک تۆ بەویستی خۆت مڵک و ماڵ بە یەکێ دەبەخشی و لە یەکێکی دی دەستێنیتەوە سەربەرزی و پایەبەرزی بە یەکێک دەبەخشی کە ئارەزوود لێبێت و لە یەکێکیشی دەگریەوە کە ئارەزوود لێی وەرگریەوە کە ئارەزوود لێبێ لێی وەرگریەوە و بێ ڕێزی کەی
خێر و چاکە هەمووی بەدەستۆیە بەڕاستی تۆ ئەی خودای گەورە بەسەر هەموو شتێکدا بەتوانایت. دوای ئەوەی کە قورئان بە بەڵگەوە سەلماندی کە هەموو ئەوانەی کە خەڵکی دەیان پەرستن بە شێوەیەک لە شێوەکانی پەرستن ئەوە بەندەی خودانە و بێدەسەڵاتن لە بەرامبەریدا. اینجا مرۆڤ و جونۆکەکان بانگێژ دەکا تا بەتەنها خودای گەورە بپەرستن بە هەموو مانە جۆرا و جۆرەکانی عیبادەت بەنداتی ئەو بکەن کەوابوو دەبێ بەنداتی تەنها بۆ خودای گەورە بکرێت و هەر گوێڕالی ئەو بکرێت و جگە لەو کەس بە خودا و گەورە نەگیرێت هیچ شتێک لە سێواتاکانی عیبادەت بۆ کەسێکی تر و شتێکی تر و جگە لە خودا بەجێ نەهێنرێت هەر چەند کەمیش بێت. پەروەردگار لە سوورەی النەحل ئایەتی 36 دەفەرمێت ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت فمنهم من هدى الله ومنهم من حقت عليه الضلالة فسيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين. وتا بتأكيد لهمو نتويك پیغمبرێکمان ناردووە کە پێیان ڕاست پێرێت کە توخونی تاغوت مەکەون و لێی دوور کەونەوە. پەروەردگار لە سوورەی ئەز-زومەر دەفەرمێ والذين اجتنبوا الطاغوت أن يعبدوها وأنابوا إلى الله لهم البشرى. واتا ئەوانەی وازیان لە تاغوت هێنا و بڕیاریاندا چیدی نەپەرستن و بەرەو خودای گەورە گەڕانەوە ئەوانە موژدەی خۆشیان دەدرێتێ. پەروەردگار لە سوورەی یاسین ئایەتی 60 دەفەرمێت ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان إنه لكم عدو مبين. واتا ئەرێ ئەینەوەی ئادەم پەیمانم لێوەر نەگرتن کە شەیطان نەپەرستن چونکە دوژمنی سەرسەخت و ئاشکرای ئێوەیە پەیمانم لێوەر نەگرتبوون کە دەبێ بەتەنها من بپەرستن ئەوەش ڕێبازی ڕاستە. پەروەردگار لە سوورەی تەوبە دەفەرمێ اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله. واتا جوو لە کەودیانەکان جیبر و ڕاهیبەکانی خۆیان کە پیاوانی دینەکان بوون لە باتی خوددا کردوبیان نەچاوساغ و ڕێنیشاندەری ژیانیان. پەروەردگار هەر لە سوورەی ئەت-تەوبە دەفەرمێ وما أمروا إلا ليعبدوا إلها واحدا. واتە هەر فەرمانی ئەویان پێدرا بوو کە تەنها یەک خوددا بپەرستن. پەروەردگار لە سوورەی ئەلبەقەرا ئایەتی 172 دەفەرموێت يا أيها الذين آمنوا كلوا من طيبات ما رزقناكم واشكروا لله إن كنتم إياه تعبدون. واتا ئەی ئیمانداران لە پاکەکانی ڕۆزیەک بخۆن کە پێمان بەخشیون ئەگەر ڕاست دەکەن و بەتەنها ئەو دەپەرستن شوکرانە بژێری خوداش بکەن. خدای گەورە لەم ئاەتانەدا فەرمان دەکات کە بەتەنها ئەو بپەرسترێ. پەرستنەکەشی بریتە لە بەندایەتی و گوێڕالی و ملکەتکردن. نیشانەی ئەوەش لە ئاەتەکاندا باش بەدیار دەکەوێت چونکە تیاندا خدای گەورە فەرمان دەکات کە لە گوێڕالیکردنی شەیطان و تاغوت و قەشە و مالم و باب و باپیرە لە ڕێدەرچوەکان دوورکەونەوە و وەرنا سەر گوێڕالیکردنی خدای تاک و تەنها. پەروەردگار لە سوورەی غافیر ئایەتی 66 دەفەرمێت قل إني نهيت أن أعبد الذين تدعون من دون الله لما جاءني البينات من ربي وأمرت أن أسلم لرب العالمين. واتا بەو کافرانە بڵێ کە من لەو کاتەوە کە نیشانە و بەڵگەی خوایم پێگەیشتووە ڕێی ئەوەم لێگیراوە کە ئەوانە بپەرستم کە ئێوە لە باتی خودای گەورە هانا و هاواریان دەبەنە بەر. من فەرمانی ئەوەم پێکراوە کە ملکەچێکی تەواو بۆ خودای جیهانیان دەرببڕم. پەروەردگار لە سوورەی غافر ئایەتی 60 دەفەرمێت وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. واتا پەروەردگارتان فەرمووی لێم بپارێنەوە و هاوار لە من بکەن منیش وەرامتان دەدەمە و بەدەنگتانەوە دێم. بەڕاستی ئەوانەی بە فیز و دەمارن و پێیان کەمیە دەست بەرزکەنەوە لە خوددا بپارێنەوە ئەوە بەسەر شۆڕیەوە فڕە دەدرێنە ناو دۆزەخەوە. پەروەردگار لە سوورەی فاتیر ئایەتی 13 و 14 دەفەرمێت
يولج الليل في النهار ويولج النهار في الليل وسخر الشمس والقمر كل يجري لأجل مسمى ذلكم الله ربكم له الملك والذين تدعون من دونه ما يملكون من قطمير إن تدعوهم لا يسمعوا دعاءكم ولو سمعوا ما استجابوا لكم ويوم القيامة يكفرون بشرككم ولا ينبئك مثل خبير. وتا اما او خدا گەورەیە پەروەردگاری ئێوەیە کە هەموو خاوەنیەتی و دەسەڵاتێک هی ئەوە ئەوانەی غەیری خدا کە هانا و هاواریان دەبەنە لاو بانجیان دەکەن موڵکیان بەقەدەر ئەو پەردە تەنکەی سەرناوچی خورما لەم گەردوونەدا نییە جگەلەوەی بێتوانا و بێدەسەڵاتن کاتێکە هانایان بۆ دەبەن پارانەوە و لاڵانەوەکەتان نابیسن چونکە گوێیان لێ نییە ئەگەر گوێشیان لێبێت توانای وەرامدانەوەیان نییە ڕۆژی دوایی کاتێ خوای گەورە بەدەنجان دێنێت خۆیانتان لێ بێبەری دەکەن و نکوڵی دەکەن و لەوەش تووڕە دەبن کە ئەوانتان لە ژیانی دنیا بە هاوڵی خودای گەورە گرتووە و بەندەتیتان بۆ کردوون. پەروەردگار لە سوورەی ئەلمائیدا ئایەتی 76 دەفەرمێت قل أتعبدون من دون الله ما لا يملك لكم ضرا ولا نفعا والله هو السميع العليم. وتا ئایا ئێوە بێجگەل لە خوا شتێک دەپەرستن کە ناتوانێ نەزیانتان لێبدات و نەقازانستان پێبگێنێ ئێخۆ خودای گەورە گوێی لە داواکانتانە و بە حاڵ و کردەوەکانتان زانایە. خدای گەورە لەم ئاەتانەدا فەرمانمان پێدەکات کە پەرستن بەمانای بە خودادانان ئەتەئەلوه تایبەت بکرێت تەنها بۆ ئەو نیشانە و بەڵگەی ئەمەش بە ئاشکرا لە ئاەتەکان دیارە کە وشەی ئەلعیبادەتیاندا بەمانەی پارانەوە هاتووە و عادەتەن لە پێش و پاشی ئەو ئاەتانەدا هاتوون کە باسی ئەو خودادا تاشراوانە دەکەن کە لە پەروەردگارەتی و بەڕێوەبردننی یاساکانی ئەو دیوی سروشتەوە کردوبیانن بە هاوڵی پەروەردگار. ئێستا بۆ هەموو ژیرێک ڕوون بووە کە هەر کاتێ لە قورئاندا وشەی ئەلعیبادە هاتوو هیچ شتێک یا بەڵگەیەک نەبوو لە ئاەتەکانی پێش و پاشی ماناکەی بۆ شتێشی تایبەتی دیاری بکات حتمەن واتە یەکێک لە سێمانەکانی دەبەخشێت سێمانای بەندەتی و گوێڕالی و بە خودادانان. بۆ نمونە سەیری ئەم ئاەتانەی خوارەوە بکە. پەروەردگار لە سوورەی تەها دەفەرمێ إنني أنا الله لا إله إلا أنا فاعبدني وتا بتأكيد أو منم خدام هيتس خوايق نيشياوي پرستن بيت جگل من ديسا توش بم پرستا. پروردگار لسورة الأنعام آيتي 102 دفرميت ذلكم الله ربكم لا إله إلا هو خالق كل شيء فاعبدوه وهو على كل شيء وكيل. وتا او خدایکا پروردگاری ئێوەیە تاکو تەنهایە و هەر ئەو شانی پەرستنە و هیچ پەرستراوێکی تر نییە جگەل لەو بەدیهێنەری هەموو شتێکە دەیسا بە تەنها ئەو بپەرستن و بەنداتی بۆ ئەو بکەن ئەو هەڵسوڕێنەری هەموو شتێکە. پەروەردگار لە سوورەی یونس ئایەتی 104 دەفەرمێت قل يا أيها الناس إن كنتم في شك من ديني فلا أعبد الذين تعبدون من دون الله ولكن أعبد الله الذي يتوفاكم وأمرت أن أكون من المؤمنين. وتا بڵێ ئەی خەڵکینە ئەگەر ئێوە گومانتان لە ڕاستی ئاینەکەم هەیە ئەوە من ئەوانەی ئێوە ناپەرستم کە هاواریان دەکەنێ من ئەو خودایە دەپەرستم کە دەتان مرێنێ و قازانج و زیانتان بەدەستی ئەوە من فەرمانم پێکراوە لە ڕیزی ئیمانداران دابم. پەروەردگار لە سوورەی یوسف آيتي 40 دفرميت ما تعبدون من دونه إلا أسماء سميتموها أنتم وآباؤكم ما أنزل الله بها من سلطان
إن الحكم إلا لله أمر ألا تعبدوا إلا إياه ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون واتە ئەوانەی کە ئێوە دەیان پەرستن هەر ناوی بێناوەڕۆکن و هیچ دەسەڵاتێکیان نییە خۆتان و باب و باپیرانتان داتان هێناون و ناوتان ناون خدای گەورە فەرمانی نەکردووە بە پەرستنیان و ئەڕێی پێ نەداوە ئێوە هیچ بەڵگەیەکیتان دەربارەیان نییە فەرمانڕەوایی تایبەتە بە خدا فەرمانی کردووە کە جگەل لەو بەنداتی هیچ شتێکی تر نەکەن و هیچی تر نەپەرستن ئەمەیە ڕێگەی ڕاست و ئاینی ڕێک و پێک پەروەردگار لە سوڕەی هود ئاەتی 123 دەفەرموێت ولله غيب السماوات والأرض وإليه يرجع الأمر كله فاعبده وتوكل عليه وما ربك بغافل عما تعملون واتە زانینی نادیار و پەنهانی ئاسمانەکان و زەوی ماف و توانای خودای گەورێ و هەموو کاروبارێک بۆ لای ئەو دەگەڕێتەوە دەتۆش هەر ئەو بپەرستە و لە هەموو کار و کردارێکتدا پشتی پێ ببەستە پەروەردگار لە سوڕەی مەڕیەم ئاەتی 64 و 65 دەفەرموێت وما نتنزل إلا بأمر ربك له ما بين أيدينا وما خلفنا وما بين ذلك وما كان ربك نسيا رب السماوات والأرض وما بينهما فاعبده واصطبر لعبادته هل تعلم له سميا واتە خدای گەورە ئاگای لە هەموو کردەوەیەکمانە ئەوەی لە ڕابردوو کردومانە و ئەوەی بەدەستمانەوێ و ئەوەی لە داهاتوش دەیکەین پەروەردگارت هیچی لەبیر ناچێ پەروەردگارت هەڵسوڕێنەر و ئاراستەوانی ئاسمانەکان و زەوی و هەرچی لە نێوانیاندایە دەیسا بیپەرستە و گوێڕایەلی بکە و سەبری ئیزافی لەسەر پەرستنی خوا بەخۆتدا پەروەردگار لە سوڕەی ئەلکەهف دەفەرمێ فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا واتە جا ئەوەی ئومێدی بەدیداری پەروەردگاری خۆی هەیە دەیەوێ پاداشتی خودای دەستکەوێ و لە سزای وە دوور کەوێتەوە با لەبەر خاتری خوددا کردەوەی چاک و پوخت بکات واتە بە پێی شەرعی خوددا بێ و لە پێناوی خودداش بێ کە ئەوەش دوو مەرجی قبولبوونی کردەوەی بەندەکانن با ڕیایی تێکەڵ نەکات لەم ئاەتانەدا وشەی عیبادەت بەمانەی بە خوددادانان و بەندایەتی و جۆرالی هاتووە پێویست ناکات وشەی عیبادەتەکە تایبەت بکرێ بە یەکێک لە واتەکانی قورئان کاتێ باس عیبادەت دەکات دەیەوێ ئەوە لە مرۆڤ بگەنێ کە خودایەتی و بەندایەتی بۆ کردن و گوێڕالیکردن بە تەنها بۆ خودای مەزن دەبێ ئەنجام بدرێت دەبێ مرۆڤ ئەوەش تەنها بۆ خوا بە دڵسۆزی و پاچی ئەنجام بدات ئەگەر ئێمە بمانەوێت وشەی عیبادەت تەنها لە یەک مانایدا کورد بکەینەوە وەکو دروشمەکانی پەرستن ئەوە لە ڕاستیدا مانای کورد هەڵهێنانی بانگەوازی قورئانە ئەنجامی مسۆگەری ئەو کورد هەڵهێنانە ئەوە دەبێ کە خەڵکی بەو شێوە کوربینە باوەڕ بە دینی خوا دەهێنن و وا دەزانن بانگەوازی قورئان بە دەوری چەند چەمک و مانایەکی بەرتەسک و دیاریکراودا دەخولێتەوە ئەوە بێگومان بیر و لۆچوونێکی تەسک بینانەی دیاریکراوی دەبێت جاکاتێک کابرا هەموو دینەکە واکەم و کورد دەبینی ئیتر بە شێوێکی ناتەواو شوێن تەنها دروشم و ڕێنماییەکانی نوێژ و ڕۆژوەکە دەکەوێت واش حاڵی دەبێت کە دینەکە هەر ئەوەندەیە ئەوەش ئەو کێشەیە کە ئەم کتێبەمان بۆ چارەسەری نووسی پاشکۆی کورتی وەرجێڕ مامۆستا مەودودی ڕەحمەتی خوای لێبێ مانای عیبادەتی لەو سێ مانایەدا بە خودادانان و بەندایەتی و جۆرالی دیاری کردووە کەچی مامۆستا نوێخوازەکانی سەردەم وەکو سەید قوتب و محەممەد قوتب و یوسف قەرداوی بە شێوەیەکی وا لێکی دەدەنەوە کە هەموو لانەکانی ژیان بگرێتەوە و ئەویش لەژێر تیشکی ئەو دوو ئاەتە پیرۆزەی کە خوای پەروەردگار لە سوڕەی ئەذاریات دەفەرموێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون واتا جنوكو بني آدمم تنها بو أو درس كردوا كا بم پرستن واتا جياني مروف هموي پرستنا هروا دفرمي قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين واتا بڵێ نوێژکردن و قوربانی کردن و ژیان و مردنم هەمووی بۆ پەروەردگاری جیهانیەکانە لەم ئاەتدا وشەی سەڵاتی
هەموو دروشمە پەرستنەکانی ژیانی مرۆڤ دەگرێتەوە وشەی نوسوکی هەموو جم و جۆڵی ژیان دەگرێتەوە وشەی مەحیای ژیان بە هەموو جم و جۆڵەکانی دەگرێتەوە خۆی کە دەبێت لە پێناوی خوادا بێ نەکشتی تر هەروەها مەماتی مردنێک بێت لە ڕێی خوددا بێ نەک لە ڕێی تردا بەگشتی ژیان هەمووی بەندایەتی و پەرستنی خوای گەورەیە جا دەبێ هەوڵدەی لەو بازنەی تەوحیدە دەرنەچی بۆ بازنەکانی دی کە بازنەی هاوڵ بۆ خوددا پەیداکردنن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی چوارەم ئاین ئەددین لاپەڕا 162 لێکۆڵینەوەی زمانەوانی وشەی دین لە زمانی عەرەبیدا بە زۆر مانە بەکاردێت لەوانە یەکەم ناچارکردن و دەسەڵات و حکومڕانی و فەرمانکردن ناچارکردنی کەسێک بۆ گوێڕالیکردن و بە بەکارهێنانی هێزی ناچارکەر بەسەریدا و کردنی بە بەندە و گوێڕایەل دەڵێن دانە ناس واتە خەڵکەکەی ناچار کرد بۆ گوێڕالیکردن کە دەڵێ دینەتهم فەدان و واتە ناچارم کردن و ئەوانیش گوێڕالیان کردم دینت الرەجل واتە پیاوەکەم ناچار کرد ئەو ئیشە بکات کە پێی ناخۆشە دین فلان واتە فلان کەس ناچار کرا ئیشێک بکات کە پێی ناخۆشە دینەتەه واتە کاروباریم بەڕێوە برد و خستمە ژێڕکێفی خۆمەوە دینەته القەوم واتە سیاسەت و کاروباری و بەڕێوەبردنیانم خستە دەستی ئەو هەروەها شاعیر حوتەیئە خوتەیئە دایکی دەدوێنێ و دەڵێ سیاسەتی تۆ لەبارەی بەڕێوەبردنی کاروباری منداڵەکانت بە چەند شتێک بوو کە وەختێک ئەوانت بەجێهێشت لە ئارد نەرمتر بووبوون پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت واتە کەسی ژیر و زرنگ ئەو کەسێک کە نەفسی خۆی زەبوون و ملکەز بکا و باری بێنێ و ئیش بۆ دوا ڕۆژی بکە هەر بۆی بە کەسێکی زاڵ و دەسەڵاتدار بەسەر ناوچەیەک یا نەتەوەیەک یا هۆز و عەشیرەتێک هەروەها بە حاکمی فەرمانڕەوا دەوترێت دەیان شاعیر ئەعشای حەرمازی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەدوان دەیگوت یا سەید الناس وەدەیان العەرەب واتە ئەی گەورەی هەموو خەڵکی و ئەو کەسەی کە بەسەر هەموو عەرەبدا زاڵ بوویت لەسەر ئەم بنەڕەتا بە بەندە و کۆیلە دەوترێت مەدین و بە ئافرەتی کۆیلە واتە کەنیزەک دەوترێت ئەلمەدینە و ئیبن المەدینە واتە کوڕی بەندێکی ئافرەت هەروەک ئەختاڵ دەڵێت ربت وربى في حجرها ابن المدينة واتە کوڕی ئافرەتە کۆیلەکەی لە باوەشیدا پەروەردەکرا لە قورئانیشدا پەروەردگار لە سوڕەی الواقعە ئاەتی 86 و 87 دەفەرموێت فلولا إن كنتم غير مدينين ترجعونها إن كنتم صادقين واتە ئەگەر ڕاست دەکەن ئێوە لە ژێر هێز و دەسەڵاتی خودادانین و لێتان ناپرسرێتەوە لا کردەوەکانتان دەی بۆچی گیانیان وەبەر ئەو مردووەدا ناکەنەوە و دەهێڵێن بمرێ دووەم گوێڕالیکردن و بەندایەتی و خزمەتچێتی و ژێردەستیبوونی یەکێک و بە قسەکردن و قبوڵکردنی و فەرمان و ژێردەستی و ملکەتبوون لە ژێر دەسەڵاتیدا دەڵێن دینەتهم فەدان و واتە ناچار و ژێربارم کردن و ئەوانیش گوێڕالیان کردم دینت الرەجولە خزمەتم کرد هەروەها لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەهاتوە أريد من قريش كلمة تدين بها العرب واتە وتەیەکم لە قوڕەیش دەوێ بیڵێن کە عەرەب ملکەت و گوێڕایەل دەکا بۆیان و لە بەرامبەریاندا سەریان بۆ نەوی دەکەن هەر بەم مانایە بە نەتەوەیەکی گوێڕایەل دەگوترێت قەوم دەین هەر بەم مانایە وشەی دەین لە فەرمودەی تایبەت بە خەواریجدا هاتووە يمرقون من الدين مرق السهم من الرمية واتە خەواریجەکان خێرا لە گوێڕالیکردنی پێشەوا دەردەچن وەک دەرچوونی تیر لە کەوانە سێم شەرع و یاسا دەستور ڕێگە و ڕێباز بەرنامە و باونەریت کە دەڵێن مازا لە ذلك دین و وەدەیدەنی واتە هێشتا ئەوە خو نەریت و عادەتی منە دەڵێن دان بۆ کەسێک کە لەسەر خێر یان شەڕ ڕاهاتبێ لا فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە كانت قريش ومن دان بدينهم واتە قڕەیش و ئەوەی لەسەر ڕێگە و باونەریتی قڕەیش بێ تیاندا هاتووە کە أنه عليه السلام كان علي دين قومه واتە لەسەر ئەو سنوور و بنچینە و باو ڕێو ڕەسمانە دەڕۆیشت کە لە ناو نەتەوەکەیدا باو بوون
لەبارەی ژنمارەکردن و تەلاق و میرات و چەند شتی تری شارستانی و کۆمەڵایەتی. چارەم سزا و پاداشدانەوە، خەڵاتکردن و بڕیاردانی حکم و لێپرسینەوە. لە پەندا عەرەبیەکان داهاتووە کەما تەدین و تودان، واتە چۆن لەگەڵ خەڵکیدا بجوڵیتەوە هەر بەو شێوەش لەگەڵتدا دەجوڵێنەوە، چی بچێنیت هەر ئەوە دەدووریەوە. قورئانی پیرۆز بەم شێوەیە گفتار و قسەی بێباوەڕان دەژێڕێتەوە، دەفەرمێت ئەئیننا لەمەدینون، واتە ئایا ئێمە لێمان دەپرسرێت و سزای خراپەکاریمان هەیە؟ یا لە فەرمودێکدا کە عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەرەوە خدا لێیان ڕازی بێت دەجێڕێتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی لا تسبوا السلاطین فإن كان لابد فقولوا اللهم دينهم كما يدينون، واتا جن بفرمان رواكان مدن اگر ناچار بوون لبر اوی خراب بوون اوا بڵێن خدایە ئەوان چیمان بەسەردێنن تۆش ئاوایان بەسەردا بێنەوە. لێرەوە وشەی ئەددەیان بەمانەی قازی و داوەریدا گادێت. لە پیرێکیان دەربارەی سەیدنا عەلی پەروەردگار لێ ڕازی بێ دەپرسی، لە وەرامدا گوتی ئینەه کانە دەیان هذه الأمة بعد نبيها، وتا ئەو دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم گەورەترین قازی ئەو ئومەتە بوو. بەکارهێنانی وشەی دین لە قورئاندا، لەوەی کە لە پێشەوە سەبارەت بە وشەی دین باسمان کرد، دەردەکەوێت کە چەمچی ئەم وشەیە لەسەر چوار مانە بنیات نراوە، یا بە دەربڕینێکی تر وشەی دین لە بیر و زەینی هەر تاکێکی عەرەبیدا چوار مانای بنەڕەتی دەدا بەدەستەوە. یەکەم زاڵبوون و ناچارکردن لەلایەن خاوەندە سەڵاتێکی بەرزەوە. دووەم گوێڕالیکردن و بەنداتی بۆکردن و پەرستن لەلایەن ملکەچیەکەوە بۆ خاوەندە سەڵاتێک. سێم ئەو سنوور و یاسا و ڕێبازانەی کە خەڵکی پێڕەویان دەکەن و شوێنیان دەکەون. چوارەم لێپرسینەوە و داوەریکردن و پاداشت و تۆڵەوەرگرتنەوە. عەرەبەکان بەر لە هاتنی ئاینی ئیسلام بەپێی زارگۆتن لەهجە جیاجیەکانی خۆیان وشەی دینیان جارێک بە یەکێک لەو مانایانەی سەرەوە بەکاردەهێنا و جارێکی دی بە مانایەکی تر، بەڵام تێڕوانینیان بۆ ئەم چوار مانایە ڕوون و ئاشکرا نەبوو، دووربینی و بەرزێتی پێوە دیار نەبوو. لەبەر ئەوە بەکارهێنانی وشەی دین تێکەڵاوی خڵتە و پڵتە و تەم و مژ و نادیاری بوو. هەر بۆیە بواری ئەوان نەڕەخسا بوو کە ئەم وشەیە ببێتە زاراوێک لە زاراوە پتەوە فکریەکان لای ئەوان، تا قورئان هاتە خوارەوە و ئەو وشەیە کە ڕێک و هاو ئاهەنگ بوو لەگەڵ ئامانجەکانیدا بۆ دەربڕینی مەبەستەکانی قورئانی پیرۆز شیا و زانی. بۆیە بۆ مانە دیار و دیاریەکراوەکانی بەکاری هێنا، هەڵبژاردو و کردی بە زاراوەیەکی تایبەتی خۆی. لەبەر ئەمەیە کە دەبینی لە قورئاندا وشەی دین جێگەی سیستەمێکی تەواو دەکرێتەوە کە لە چوار بەش پێک دێت. یەکەم فەرمانڕەوایەتی و دەسەڵاتی هەرە بەرز. دووەم گوێڕالی و ملکەچی بۆ ئەو فەرمانڕەوایەتی و دەسەڵاتە. سێم یاسا و ڕێسا و دەستوری سیستەمێکی فیکری یان سیاسی یان کۆمەڵاتی. چوارەم محاسەبە و پرسینەوە و دیاریکردنی سزا و پاداشتی ئەو کارانەی ئەنجام دراون. قورئان جارێک وشەی دین بە مانای یەکەم و دووەم بەکاردێنێ و جارێکی تریش بە مانای سێم و هەندێک جاریش بە مانای چوارەم. هەندێک جار کە وشەی دین بەکاردێنێت مەبەستی لێک کاتدا هەر چوار بەشەکەیەتی، واتە ئەو نیزام و ڕێسا تەواو و ڕێک و پێکەی لە پێشەوە ئاماژەی پێکرا ڕەچاو کراوە. بۆ ڕوونکردنەوەی ئەم بابەتە وا چاکە سەیرێکی ئەم ئاەتانەی خوارەوە بکەین. بەکارهێنانی وشەی دین بە مانای یەکەم و دووەم. پەروەردگار لە سوڕەی غافیر ئاەتی 64 و 65 دەفەرموێت: وصوركم فأحسن صوركم ورزقكم من الطيبات ذلكم الله ربكم فتبارك الله رب العالمين هو الحي لا إله إلا هو فادعوه مخلصين له الدين الحمد لله. الله ئەو زاتێک کە زەوی بۆ کردوونە جێگەی دابینبوون و نیشتەجێ و ئاسمانی وەکو بنمیچێکی پارێزگار بۆتان داناوە و بە جوانترین و تەواوترین شێوە ئێوەی ئادەمی دروست کردووە و وێنەی کێشاون و لە پاک و حەڵاڵ پشکە ڕزقی خۆتانی پێداون. ئەوە ئەڵڵای پەروەردگاری ئێوەیە، ڕێز و فەڕ و بەرز و پیرۆزی هەر بۆ ئەوە کە پەروەردگاری هەموو جیهانیانە. هەر ئەو زیندووە و نامرێ، هیچ پەرستراوێکی دیکە نییە جگە لەو. دەساهانا تەنها بۆ ئەو بەرن و
دینداری ڕاستان بۆ ئەو تەرخانکەن سوپاس بۆ خودای پەروەردگاری هەموو جیهانیان پەروەردگار لە سوورەی ئەز-زومەر ئایەتی 11 تا 15 دەفەرموێت قل إني أمرت أن أعبد الله مخلصا له الدين وأمرت لأن أكون أول المسلمين قل إني أخاف إن عصيت ربي عذاب يوم عظيم قل الله أعبد مخلصا له ديني فاعبدوا ما شئتم من دونه قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة ألا ذلك هو الخسران المبين واتا بڵێ من فەرمانم پێکراوە کە سەرڕاستانە و بەدڵسۆزی خوددا بپەرستم و دین و دینداری خۆم بۆ ئەو یەکلا بکەمەوە فەرمانم پێکراوە کە یەکەمین مسلمان بم کە واز لە ئاینی خۆم نهێنم خوددا بەتەنها دەپەرستم و دینداری خۆمی بۆ یەکلا دەکەمەوە و تەقوای خۆمی بۆ پاڵفتە دەکەم ئێوە کەیفی خۆتانە هەرچیە غەیری خوددا دەپەرستن بیپەرستن پەروەردگار لە سوورەی ئەز-زومەر آيتي 2 دفرميت إنا أنزلنا إليك الكتاب بالحق فاعبد الله مخلصا له الدين ألا لله الدين الخالص والذين اتخذوا من دونه أولياء ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى إن الله يحكم بينهم فيما هم فيه يختلفون إن الله لا يهدي من هو كاذب كفار وهروها هر سورة الزمر آياتي حفظة دفرميت والذين اجتنبوا الطاغوت أن يعبدوها وأنابوا إلى الله لهم البشرى فبشر عباد واتا اواني بو پرستنو جوێرالی تخونی تاغوت نەکەوتنو گەڕانەوە لای خوددا مژدەی خۆشیان پێدەدرێ بەڕاستی ئێمە کتێبێکمان بەحەق بۆ ناردووی دەیسا تۆش تەنها خوددا بپەرستە و دین و دینداریەتی خۆتی بۆ یەکلا بکەرەوە دین و دینداریەتی دەبێ بە خودای پەروەردگار و تایبەت بکرێن پەروەردگار لە سوورەی النەحل دەفەرمێ وله ما في السماوات والأرض وله الدين واصبا أفغير الله تتقون واتا هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هی خودایە و ئەو بەدیهێناون و هەموو بەندەی ئەون دین و گوێڕالیکردنی تەواو پێویست و بەردەوام تەنها بۆ خودایە چما ئێوە لە غەیری خوددا دەترسن پەروەردگار لە سوورەی ئالی ئەمران ئایەتی 83 دەفەرمێت أفغير دين الله يبغون وله أسلم من في السماوات والأرض طوعا وكرها وإليه يرجعون واتا چما غەیری ئاینی خۆیان دەوێ لە کاتێکدا کە هەرچی لە ئاسمانەکان و زەویدا پێیان خۆش بێ یان پێیان ناخۆش بێ گەردن کەچی فەرمانی ئەون هەموو شەر بۆ لای ئەو دەگەڕێنەوە پەروەردگار لە سوورەی ئەلبەیینە دەفەرمێت وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء واتا بتأكيد فرمانيان وابيدرابو کە بەنداتی و پەرستن تەنها بۆ پەروەردگار ئەنجام بدەن و دین و دینداریەتێکی ساغ تایبەت بە خودای گەورە بکەن و سەرڕاستانە لاکەن بەلای حاق و حەقخوازیەوە لەو هەموو ئەو ئاەتانەدا وشەی دین بەمانەی دەسەڵاتی هەرە بەرز هاتووە اینجا بەمانەی ملکەتی بۆ ئەو دەسەڵاتە و بەگوێکردنی و بەندایەتیکردنی مەبەستیش لە ئیخلاس و دینی الله ئەوەیە کە بنیادەم بە فەرمانڕەوایی و فەرمانی هیچ کەسێک ڕازی نەبێت جگە لە پەروەردگار و گوێڕایەلی و بەندایەتیەکەشی پاک و سەرڕاستانە بۆ خوا یەکلا بکاتەوە
بە جۆرێک دوای بەنداتیکردنی خوددا بەنداتی کەسی تر نەکا و گوێڕالی کەسێکیش نەکا کە خوددا پێی ناخۆش بێ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.